لە زمانی پرۆگرامسازیدا یەکی لەو مەرجانەی کە یەک لەو شتانێکە لە پرۆگرامسازی بوونیە بریتیە لە مەرجەکان conditional statement. یەک لەو مەرجانە بریتیە لە if مەرجی if. بۆ منە سەرەتا بۆ ئەم کارە بکەین سەرەتا text boxێک دێنین text box ئەمە text boxەکەمانە لێرش بەتنێک دێنین button ئەوەش بەتنەکەمانە لێرە دەمانەوێت مەرج دابنین بۆ ئەم text boxە سەرەتا یان بڕۆ سەر بەشی ئیڤنتەکان لێرە دەبڵ کلیک لێرە بکە ئێرە هەر کاتێک کە دەبڵ کلیکمان لەسەر ئەم بەتنە کرد ئەوە ڕاستەوخۆ ئەو کارەمان بۆ ئەنجام کە لێرەمان سەرەتا ئێمە چ دەکەین هەڵدەچین بە خوێندنەوەی ئەو text boxە و ڤاریابڵ تاریف دەکەین string name یەکسانە بە text box یەک دۆ text دەکەی واتە هەر شتێکمان کە لێرە داخڵ کرد دەبێت بە نرخی ئەو ڤاریابڵەی کە دیاری ماکتووە لێرە دەتوانین مەرج دابنین بۆ ئەو ڤاریابڵە واتە مەرج دابنین بۆ ئەو text boxە ئەگەر بۆ من ئەگەر یەکسان بوو بەوە ئەوە شتێکمان بۆ پرێنکە چۆنیتی دانانی مەرج if ئەگەر سەرەتا کێوەردی if دەنووسی پاشان دەبڵ کەوانی لەم شێوازە لەناو ئەو دەبڵ کەوانێ دێین مەرجەکەمان دەنووسین ئەگەر name ڤاریابڵی name یەکسان بوو بە چ یەکسان بوو بە x یەکسان بە x ڕاستەخۆ کارێکمان بۆ ئەنجامدا کارەکەش لەناو ئەو دوو کەوانەیەدا دیاری دەکەین کارەکە لەناو ئەو دوو کەوانەیەدا دیاری دەکەین کەواتە هەر کاتێک کە ئەو مەرجە ڕاست بوو ڕاستەخۆ ئەم هەر شتێک لە نێوان ئەم دوو کەوانەیەدا هەبێت بۆمان ڕەن دەکەواتە کار دەکات بەڵام لە چ کاتێک ئەو کەوانەیە ئەو شتە کار دەکات ئەو شتانێکە لێردەهان لەو کاتێککە ئەو مەرجە دروست بێت بەڵام ئێستا ئەگەر مەرجەکە دروست نەبێت ئەو کەوانەیەمان هیچ شتێک لەناو ئەو کەوانەیە پرەند ناکەوە تا کارەکان ئەنجام نەدا بۆ منە دەڵێن ئەگەر ناوەکە یەکسان بوو بە x ئەو مەسێج بۆکسێکمان پیشان بدات message box does show message boxێکمان پیشان بدا بڵێت great ئەم message boxەمان پیشان بدات و ئەم شتەمان بۆ ئەم نووسینەمان پێ پیشان بدات لە کاتێک لەو کاتی ئێمە x دادەگرین لەناو ئەو text boxە بەڵام هەر شتێکی تر بێزگە لە x لەناو ئەو text boxە دابنین و کلیک سەرم بەتنە بکەین ئەوە ئەو مەسێج بۆکسەمان پیشان نەدات چونکە مەرجەکەمان دروست نابێت دەبێت مەرجەکە دروست بێت ئەو کاتە دەتوانین ئەو کارەمان بۆ ئەنجام بدات بۆ ئێستا پرۆگرامەکە ڕان دەکەین لێرە ئەگەر وای داخڵ بکەین هیچ شتێک ڕوونادا بەڵام ئەگەر x داخڵ بکەین ڕاستەخۆ مەسێج بۆکسێکمان بۆ پیشاندا لەبەرچی لەبەر ئەوەی مەرجەکەمان دروستە ئەو شتێکە داخڵمان کردووە یەکسانە بەو مەرجەی کە دامانناوە واروها دەتوانین چەندی مەرجی تر دابنێ بۆم نەتوانین مەرجێکی تر دابنین بۆ هەمان text box name ئەو جار دەڵێن ئەگەر if name یەکسان بوو بە y دیسان message boxێکمان بۆ print کات message box does show message boxێکمان بۆ print کات نووسیت great 2 ئێستا لە هەردوو حاڵەتدا دەتوانین کارەکان ئەنجام بدەین واتە ئەگەر x داخڵ بکەین ئەو مەسێج بۆکسەمان بۆ پیشاندا ئەگەر y داخڵ بکەین ئەو مەسێج بۆکسەمان بۆ پیشاندا بەڵام ئەگەر هەر شتێک بێزگە لەم دوانە داخڵ بکەین ئەوە هیچ کارێک ئەنجام نادات چونکە بە مەرجێ مەدامان ناوە y داخڵ دەکەین دەنووسێت grade 2 x کەپیتاڵ دەنووسێت grade بەڵام هەر شتێک تر داخڵ بکەین هیچ کارێکمان بۆ ئەنجام نادات ئەمە بریتی بوو لە یەکێک لە ئەو مەرجانەی کە بەکاردێت لە کیوەردانەی کە بەکارێت بۆ دانانی مەرج بریتە لە if